لەگەڵ هاتنی یەکەم شەپۆلی بارانبارین و سەرما نرخی یەک بەرمیلنەوتی سپی کە سەرچاوەی خۆگەرمکردنەوەی هاوڵاتیانە لە هەولێر بۆ 180,000 دینار بەرز بۆتەوە. ئەمە لە هەرێمێکدا کە توانای بەرهەمهێنانی ڕۆژانەی 400,000 بەرمیلنەوتە کەچی حکوومەتەکەی ساڵە یەک بەرمیلنەوت بە هاوڵاتیانی خۆی بەڕەوا نابینێت. فرۆشیارانی نەوت باز لەوە دەکەن چەند جۆرێکی جیاوازی نەوت هەیە، نرخەکانیشیان جیاوازە. بەخۆی دوو جۆرە نەفتەیە، نەفتی ناقسەیە لەگەن نەفتی برێ سلڤەر 600 و 700 ئەوانە، یعنی ستاق عیبیانی هەردووک دەستێن بە سێ ناقسەکە بڕک باشترە، بە سعری 15,000 فەرقی هەیە لەگەر سلڤەر 600 700ەکەی. نەوەکەیە ئەو سلڤەر 600 700ەکە هەیە بە 165 دەبە، هەیە بە 170 دەبە، وەکو مەسەلەن دووری و نێزیشی ناقسەکەش بە 185 لۆ ماڵان دەبن. نفط دوسێ نوعية نوع الشيء بسطته 6,000 نوع الشيء بسطته 7,000 نوع كيا بسطته 5,000 أو سنوع نفطه لبازار بسطته 6 زعيبينيا درزيكا يبايعش بزور لي ركرايتو نفتك همو درزيكا أو توزيعات نفتك زور باشا. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم یەک بەرمیلنەوت بە 105,000 دینار بە هاوڵاتیانی خۆی دەدات، ئەویش بەشێک لە هاوڵاتیان بەهۆی خراپی کوالیتیەکەیەوە بەکاری نەهێن و لە بازاڕی ڕۆژدا دەیفرۆشتنەوە، دواتر بە نرخێکی گرانتر نەوت دەکردنەوە. دۆخی نەفت ئێستا زۆر گرانە، سێتا ناوعیشی هەیە بەغدای هەیە، بێجی هەیە، هی بایعی هەیە، دێتە ئێرە هی بایعی بەدەگمان خەڵکدا بەس نەفتە باشەکە گرانە، لەبە گرانیش ئێستا خەڵک ناکە. ئەوەی داوا دەکە خەڵک تەلەبی نەفتی باش دەکە، نەفتە باشەکەش ناقسە و لێرە بە 170,000 لۆ مارانیش 180,000 و ئەو دەوران. بە تەوزیعاتی نەفتی بازارەکە ڕاوەستەیە، یعنی نا هەندە گران بۆ هەندە هەرزان بووە پێشتر، یعنی هەر لەگەڵ بایعی بایع دێتە بازاری هەدەستەوە مستەودەعیش، يعني كل دبائع ورد جراد السوم مستودعيش كرينو فلوشني بيدك هل أو بايعها ديتا عالم ورد ناقري ذكرنا ودبنوا مستودعي أنا هي مشكلة شيء نفت بايع بخوي ذكرته له مستودعي أنا عند جران نابي بيجوا بايع بدريتين برمي بس تسيبين زاري بدون ما رام ندبر يسأل بايع جراني كردي هرزاينا كرديا. هەرێمی کوردستان کە خاوەنی نەوتێکی زۆرە و لە ئێستاشدا هەناردەکردنی بە بۆڕی ڕاگیراوە لەلایەن حکوومەت و بەرپرسانەوە بە قاچاق دەفرۆشرێت کەچی لە ساڵێکدا ئامادە نییە بە یەک بەرمیلنەوت بە نیو قیمەتیش بە هاوڵاتیانی خۆی بدات بۆ کەمتر لە 200 لتر نەوت 105,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت، لە کاتێکدا لە بازاڕی ڕەشدا 230 لتر نەوت بە 180,000 دینارە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.